خۆشەویستان لە جیهاندا بەرهەمی کاری دەستی بەرهەمی کاری پیشەیی نرخێکی زیاتری هەیە بۆ پێی کە سەلیقەی کەسەکەی پێوە دیارە و هەندێک تەکنیک و هەندێک مەوادی بەکارهێناوە کە مەوادەکان هەمووی ناوخۆی سروشتین. جا ئەمڕۆ ئێمە یەکێک لە کەسانەمان لەگەڵایە کە خاوەنی پیشێ و ساڵانەیەکە ئەزمموی هەیە لە بواری دارسازیە، کۆمەڵێک دیزاین و شتومەک و کاڵای جوانجوانی دروست کردووە. باس لە بواری دروستکردنی ئەم بابەتانە دەکەین لە ئۆفیس و ناوماڵەکاندا، دەکرێت بۆچی بەکاربێت، شێوازی دروستکردنیان چۆنە، تا چەندێک گرنگە گەنجانی کور گرنگی بم بابەتانە بدەن و ببنە خاوەنکاری خۆیان و ئەزمون سەلیقەیان لە کارە جیاوازەکاندا دەربخەن. میوانداری بەڕێز دانەر ئازادمان کردووە کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەڕێزن دەستان خۆش بۆم بەرنامەیە سپاسانەکەم. کۆمەڵی دیزاین و بابەتی جوانی لەگەڵ خۆی هێناوە. جا با دەستپێک بۆ دەستپێ بکەین لە کێک و دەستان کردو بم کارە ئامە حەز و خولای خۆت بوویان وەکو شتێک چوونە ناو کارەکە و تاڵ؟ بەڵێ بەتەشید وەڵایی حەز و خولیاکەمە بوو بۆ زیاتر بۆ ئەشەی دار شتی دار، چونکە دیزاینێکی جوان و نمونەی هەیە و لە ماوەیە پێشێسە و تقریبان 2 مانگ 3 مانگی پێشێستا بوو سەفەرێکم کرد بەرەو ئێران، ئەم کاڵا جوانانم بینی لەوێ. ئیتر زیاتر بە دوای ڕۆشتم هەتاوای لێها و لەگەڵ چەند برادێکم لەوێ کارگێکمان دانا، کارگێکی بچووک کە بتوانین ئەم موادانەی تیا بەرهەم بێنین، هەمووشی سروشتی و داری جۆزە. ڕاستە وەڵاویستم لەسەر دارەکە، جۆری دارەکە هەموو دارێک ئەبێت ئێوە بتوانن ئاواشتی لێ دروستکەن یان ئەبێت داری گوێست بە تەنها بێ؟ دارەکانی کەش ئەتوانین بەڵام دیزایانی جوانی تا دەناچێ و ڕەونەقی جوان نابێت. بە تایبەتی داری جۆز و زەیتون ێستا سەعاتەکەمان داری زەیتونە، شێوازێ زۆر جوانی هەیە و زۆر نمونەی هەیە و ئیشکردن تیاشە ئاسانترە و خۆشترە بۆ وەستاکان کە کاری تیاکەن. دیزانیان بە تایبەتی داری جۆز زۆر نمونە و جوانە، هیچ زارێتر ئەو شتانی تیا ناکرێت بۆ کوالێتێکەشی. دارەکانی تر ڕقترە یان چۆنیان ئەو نەخشەی تیا دروست نابێت کە لە داری گوێزا هەیە؟ نەخشی تیا دروستە بێت، بەڵام کوالێتی زۆر مهمە بەلای ئێمەوە. کوالێتی وەک کوالێتی داری جۆز نابێت. بەڵێسا بۆ نمونە ئەوەی دەست هیچ دەسات لە دارتووە ناتوانین شتێکی ئەو نەخشە جوانە دەکەیت. بەڵێ بەتایشید بۆیە داری جۆز زیاتر بەکارێنین. باش ئەمانە هەر بۆ جوانی زیاتر بەکارهێنرێن لە ناو ماڵ و ئۆفیسان، ئەو تا بۆ خواردن بۆ بەکارهێنانی ڕۆژانەش ئاساییە بەکار. بەتایشید وەڵایی کۆمەڵی شتمان هەیە کە بۆ شوێنە گشتیەکان ئۆفیسەکان بەکاردێت کە جوانکاریە بۆ نوە مێزە، بۆ منە شوێن ئینجانەی گوڵە سەعاتەکانە. بەڵێ و بۆ ناوماڵیش ئەتوانین بۆ نمە کاسە میوەیە، کاسە شیرینیە، ئیتر چارە شوێن چارەسا هەموو بابەتێکمان هەیە کە ئەتوانین لە ماڵیشەوە سوودی لێ ببینی و لە شوێنە گشتەکانی شەوەکو بۆ جوانی داینین. بەڵێ کاکدانن ئەمانە بۆ شتێکی ئاویان ئەوە دەستگای ئاوا بەڵێگەڵیا ئەوە بێت؟ بەڵێ چەند دەستگایەکەیە سەرەتا بڕینەکەیەتی دوای قاڵە بەکرێ و دائەندرێت. لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە بیرم چوو پێتان بڵێم داری وشک ئەبێ بەکاربیێنی، چووکە بەڵێ دارەکە وشک بێت، قاڵ بەکرێت و دائەندرێت، ئەینجا ئەم کارانەی لەسەر ئەنجامەدرێت. ینی کاتی زۆرەوێ؟ کاتی زۆر نا، ئەگەر دارەکە تەڕبێ ئاڕۆڵا کاتی زۆرەوێت چونکە ئەم قیاسی تا دەرناچێت. تۆ بتەوێت لە دارێکی تەڕام قیاست دروستکەیت بەیانی هەڵەسی ژێر بووە، یعنی بەیانی بۆ مدەیەکی کەم 24 ساعتی بەڕۆ ئەو قیاسە نامێنێت، تێگەچێت، یان گەورا بێت یان بچووکە بێت یان خوارە بێت، بۆیە ناتوانانی کاری لەسەرکەی داری تەڕ ئیلا نەبێ وشک بێت. کاکدانەر بەراورد بۆ وڵاتانی کە لە بواری پیشەسازی دارە پێشکەوتون، ئێوە دەکرێت هەندێک دەستگای تر بێنن کە کار ئاسانی بۆ ئێوە بکە و هەندێک شتی جیاوازتری جا دروستکەن، یان هەموو ئەو دەستگایانە لای ئێوە هەیە و ئەتوانن شتی زۆر باشی بەتایشید ئێمە دەستگایەکمان نییە، ئەوەش لە شارێکی ترەوە و دارەکەمان بۆ بڕێ دەستگای گەورەیە کە داری گەورەی پێ ئەبڕن. بەڵام ئێمە بەس ئەو دەستگایەمانە، دەستگای ترمان هەیە، دەستگای بۆ نمونە قیاساتە، بۆ نمونە دیزاینەکەی کە دروستێکات، زیاتر ئیشی دەسە بەدەست ئەم شتانە دروستەکرێ، ینی جیازی زۆر گەورەمانیانەوەڵە. بەڵام ئیشەڵا لە بەرنامەمانایە جیازی گەورە بێنین و ئەم بەرهەمانەش بێنین لای خۆمان شاری سلێمانی. وڵاویستمەوە بڵێم پلانتانەی ئیشەڵا لە شاری سلێمانی ئەم کارگەیەکی وا دروست بکەن ئیشەڵا بەتایشید پشت بەخوا
لە بەرنامەمانە هەیە و ئیشەڵا 100% کاری لەسەرەکەین ئەو کاتە کولفەکێر زانترەکەی لەسەر خەڵکی بەتایشی چووکە لێ وڵاتە دروستەکرێ و بوومرگەکرێ و حەق ڕێگە و هەتا ئاگاتێرە کولفێکی تۆزێ تێچێت بەڕای من ئەلێرە دروستیکەین زۆر باشترە ڕاستە بۆی کە جەنابەت لە پیشەکەیت حتمما ئاگاداریەوەی کە خەڵکی چۆنی ئیستیجابی چۆنە بۆ ئەم جۆرە کارانە بۆ ئەم جۆرە ئەفو شتە قاپ و شتی تەختە و ئەوانە وڵای ڕاستی من مودەیەکی کەمە دەستی پێ کردووە بەڵام فیدباکێکی زۆر باشم بۆ گەڕاوەتەوە لەم بابەتانەی کە فرۆشتومە بە کڕیارەکانمان نمونەیان نردوێتەوە ڕسمیان نردوێتەوە زۆر دەستخۆشیان کرد و زۆر شتەکانیان پێ جوانە و پیان نمونەیە باشە ئەم بابەتانی کە ئێستا لێرا هەن هیچ بێجگەل لە دارەکە خۆی هەندێک جوانکاری ترتیا بەکاریان بۆی کە ملمەسی خۆش بیانی هاکە دەسی لێ زبر نەبێ نەڕوشێ بە ئاسانی هیچ بەتایشیت ئێمە هیچ موادێکی تیا بەکارنانی تەنها دارەکەیە سە بۆ نمونەوەکو ئەم دوانە ئەمە دارە خامەکەیە باشە هیچ هینێکی بۆ نەکراوە جۆری دارەکەشانی ئەوە ناڕەحەت نابێت بە هیچ شێوەیە ئەمەشیان ئێمە بەس ڕۆنی جیایی بەکارێنین ئێستا ڕۆنی تیا بەکار بەڵێ ڕۆنی جیاییمانەیە ڕۆنی سروشتی هیچ موادێکی شیماییتیان نیە بەس بەکارێنین بۆ ئەوەی دیزاینێکی جوان و ڕەونەقداری هەبێ باشە دیزاینەکان منی هاوڵاتی منی کڕیار لە سەرویسی خۆم ئەتوانم داویکەم کە چی شتێکمەیان ئێوە ئەتوانن دیزاینی جیاوازیش بۆ کەسەکان پێشنیارکەن ینی چۆن دیزاینیان ئەەکەن بەتاشیت لەسەر خواستی کڕیاری ژێمەش دروستەکەین ئێستا چەند مشترێکی ئازیز داوای مێزی نانخواردن و ناوماڵیان کردو و شوێنی گشتەکانیشیان کردووە کە ئەیانوێت ڕسمی دیزاینەکانیان بۆمان نردووە ئێمە بۆیان دروستەکەین لەسەر تەڵەبی خۆیان بەڵێ بەتاشیت بۆ نەشتی بچووکترانە خۆتان دیزاینەکەن یان هەر ئەوی خۆمان دیزاینەکەین زیاتر ئەم شتانە خۆمان دیزاینەکەین شوێن شیرین و شوێن میوە و ئیتر شتە ڕۆژانەکان بەڵام ئەگەر کەس شتێکی جیاوازی بێت ئەوەش بۆی دروستەکەین وتە لە بانەیە کارگەکەم بەڵێ لێو مادەکان چۆن هێنەوە لە مەرزوانانی بەڵێ لە مەرزەوە هێنینەوە لە مەرزی سەیرانبەن باشماخ بۆ ئەوێ لەوێ زیاتر داری لێە ینی بەتاشیت ئێمە ئەم ئیشانە زیاتر لە شارە کوردەکانە چووکە دارەکان زیاتر لە شارە کوردەکانایە بەرهەم دێنرێ زیاتر لەوێ کارگەکانیش لەوێن نزیک شوێنی دارێسە زیاتر کارگەکان ئەبێت لە شوێنی باخەکانیان چوزانم شوێنی ئەو شوێنی کە داری لێەوە نزیک بێت بۆی کولفێکی کەمتر سەرف بکەیت ئەگەر ئەو دارانە ینی ئەبێت دارێک بوو بێت وش خۆی وشک بوو بێت کەڵک نهات بێ و ناتوانانی بەتاشید ئێمەەوە زۆر گرنگە بەلامانەوە ئێمە زیاتر بەس داری وشک بەکارێنین یعنی ئەگەر نەبێت ئەوەسین هەتاوەکو ئێمە خۆمان هینمان هەیە وەکیلمان هەیە دارمان بۆ کڕێت باشە ئەوەسین هەتاوەکو داری وشک و باشمان بۆ پیاکە و بۆمانەکە ڕێژینا ئیش هەم بۆ ئیش ئێمە ناڕەحەتە لە داری تەڕ ئیشکەین هەم بۆ سروشتەکەش بەتاشید لایەنی ژینگەمان زۆر بەگرنگی وەرگردووە لاانە شەهر تەنها لە بانوانە پشت بەدار نەبەست لە شوێنی دیکەشەوە بۆتان بهێنن بەتایشید لە سەردەشتەوە لە سەقزەوە لە بۆکانەوە لە مەهاباتەوە لەوانە دارەێنی باشە لە ڕووی نرخەوە ئەمانە نرخیان زیاترە لە شتانی کە ئێمە لە بازارەکانە ڕۆژانەی بینن یان دەکرێت لە بەرەوەی کە ئیشی دەسە هەندێک مەسروفاتی زیاتر بێت بەتایشید ئێمە چووکە ئەمە کاری دەسەوە خۆتەڵی مەسروفاتی زیاترە هیلاکبوونی زیاترە کاتی زیاترە بێت ئەمە جیازێ نییە بڵێ بە یەک جار کۆمەڵێ بابەت شتێ بۆ دروست کات ئەمە ئیشی دەسەوە بێت کەسێک ماندووبوونی زیاترە بەڕاستی بۆیە تۆزێ ساری لە بازارە بەڵێ بەتایشید ئێوە لە ینی جایەکەن بوون نەسەها لە قاپیترا 6 قاپی مەسەن ئەوە و هیچ لەوهی ئەوانی ئەو بۆ ئەوە تاقمتان هەیە بۆ شتەکانی تاقمان هەیە ئەوە قاپی چەرەسەکانمانە ئەوش بەرقابەکانیانتی هەم بۆ چەرەس هەم بۆ خواردن هەم بۆ ماستا و حەزرە بۆی جەژنشتی تێگەی دوودەین لە ماڵ زۆر باشە کاکدانەر هۆنی پرسیارەکە بنەچێتەوە لاانێ ئێستا بینەر پرسیاری ئەو کابوون 6 قاپی ئەو چەرەسە لەگەڵ هەموو کاملن نرخی چەنەکەوێت ینی بۆی کە خەڵکی بیکڕێت بەتەشید لە ئێستاە
داشکانمان کرۆ بۆ بۆنەی جەژنەوە شتێکی باشە شتێکی باش و نمونە و کام ئەمەسام دیزین دوو دیزینمان هەیە ئەم دوانەمان هەیە تۆز مایکەکە دوورخیتە لە ئەم دوو دیزینەمان هەیە ئەمان تقریبن 6 قاپ و 6 ژێرەکەی یعنی سێتەکەی 40,000ێکەکەوێ ئەمان 45,000 باشە خراپ نابن تێک ناچن بە هیچ شێوەیە هەردووشی داری گوێزە بەڵێ هەردووشی داری جۆزە بەس نەخشی ئەمەیان نەخشیەوەیان زیاتر کاری لەسەر کرا و ماندووبوونی زیاتر بووە ئەمەیان بە 45 ئەویان بە 40 بەڵێ سێتەکەی بەتایشیت وتیشت خراببوونیان بۆ خراببوونیان ئێمە کاری لەسەرەکەین وا کاری لەسەرەکەین ینی هینێکی بۆ نمونە زیاتر کاری لەسەرگرێ بۆی ئەو دارە ڕەونەقێکی جوانی هەبێ و ئەو ڕۆنەش بەکارێنین بۆ ئەوەی کە شۆرایان زیاتر عادەدەن خاتونەکان لە ماڵەوە هەر حەزەکەن شتەکانیان پاک و خاوێن بەڵێ هەموو شتێکە شۆرێ اینجا ئەم بابەت ئێمە نابێت زۆر ینی بە شتێکی زبریان هین زیاد بشۆرێت باشە نابێت بەڵێ سڕینەوە یەکان بە هینێ شۆرین ئەگەر تۆزە ڕەنگەکەشی کاڵ بۆیەوە زەیتی زەیتون هەیە لە هەموو ماڵەکانە یان زەیتی ڕۆنی ژیایی هەیە ئەتوانی بەکاری بێنی دیقی خۆی گەڕێتەوە هیچ دارێ نییە بڵێ ئەم دارە بۆ نمونە بە شۆرین بۆ ڕەنگەکەی هین ناوێت ئێستا خۆی وەگوتم ئەمە ڕەنگی سروشتێتی بۆ ناگەر بیشویت تۆزە بەڵێ کەمێک وای لێدێ کەمێک بەڵام تۆ گە بتوانینکەی هیچ زیانێکی نیە زەیتی زەیتونی زیانێکی نیە وتوانی ئەو ڕەنگەکەی خۆیەتی باشە گەربوون ئێوە لەگەڵ مێزێکایان بوون ئەم لەگەڵ قنەفێکی ئاوها ئێوە دارانە بەکاربێن شتی وا دیزایانی وا ئەکەن یان جارێ تازە سەرەتامانە مێزمان دروست کردووە بەڵام وەکو بۆ نەکوسیکردنی لەگەڵ شتێک جارێ ئەومان نەکردنەوەڵا بیدایەتمانە سەرەتای ئەو گرفتانە چییە کە بۆ خاوەن کارێک لەم بوارانایەتە پێشەوە ئایا ئەنی ئاسانکاریتان بۆ کراوە بۆن من لە ڕووی هاوردەکردنەوە لە ڕووی دەستکەوتنی مەوادەوە لە ڕووی کڕینی جیازەوە ئەو گرفتانەمان بۆ باسکەکە وڵای گرفتی ئێمە تا ئێستا شکوت لەخوا بە زیابی هیچ گرفتیە نەبووە بەڵام زیاتر گرفتەکە ئەگەر شەڵا لایندەیشی نزیکە جیاز و معاملەکەمان بێنی نێری شەڵای هیوادارین حکومەت یاریمی کوردستان هاوکاریمان بکە و ڕێگەمان بۆ ئاسان کات بەخوا کاک دانەر تۆ پێیجوشتە هەیە زیاتر خەڵک داوای شتەکان لێکان بەڵێ بەتایشی شەو ماڵی مەنانم هەیە من ماڵی مەنان هەم ئینستا هەم تیکتۆک هەم سناپچاتیش لە سپاس دەکەم وەڵام من نەمیشە من پێم خۆشە ڕیکلام بۆ گەنج و خاوەن کار باشە تا سەرێک سوشیال میدیا بۆتە وێزگێک بۆ ناسانی ئەم کارانە ینی ئەو هیچ دوکانێکی ترتان هەیە بزگەر لە سوشیال میدیا ئێمە زیاتر ئێستا وەگوتم سەرەداین ئۆنلاینین بەڵام ئیشەڵا لە دوای جەژنە دوکانێک یان پێشانگایکی بچووکەکەینەوە لە ناو شاری سلێمانی ئیشەڵا پێش بەخوا ئەوە لە پرۆژەمانایە دوای جەژن ئەبێ بکرێت بەتایشیت ئارەوەڵا بەس من ئەو ساعتم بینی خۆ ناکەوێیانی بە شێوازێکیم بووە گەر کەویان شتێک ها بۆ هیچ کێشەیەکی نییە بەڵام ساعتیشمان هەیە ساعتیشمان هەیە کامل ڕیزین کراوە زۆر لەوە تون و تۆڵتر و زۆر لەوە مەزبوطتر لەگەڵ هینەکاتێکەڵەکرێت بەڵێ بەڵێ هەموو ئەو بەینانی کە بۆ نمونە بەتاڵن هەمووی ڕێزی نەکرێتتر بەدڵی مشتریەکانە بە ڕێزینی ڕەنگی سەوز شینەیکات سپیکات هەردوو شێوەکەی هەیە کات چەندی پێچێ بۆ ئەم قاپی چەرەسە گەورەکەیان ینی چەند بە چەندێک دروستە بێت کاتەکەی چەند جیازێکە بۆ منە جیازێک قالبێک دارێکە بڕێ ئەو نەیە دارەکە اینجا وەستایەترا جیازێتری هەیە ینی قاپێکی ئاوا تقریبن چارەکێ 10 دقەی ئەوێت هەر دانێ قاپێکی بچووکی ئاوا چارێکێکی وێت بەڵێ هەتا وەکو ئەبێ بۆ قاپە ڕاستە ئەگەر ئامێری پێشکەوتوتر بێ حتمما شتەکە زووتر بەتایشیت ئارەوەڵا ئامێری زۆر پێشکەوتو باشتری شەیە ئیشەڵا پێش بەخوا با بزانی کار لەسەر ئەوە شەکەین کە بە یەک جار ئەتوانێت چەند سینێکی ئاوە دروست کات بە یەک جار بەڵێ بەڵام ئەوەشتان نەگەیشتوتە کارتان بۆ چەند کەسی تردابین گروانی بۆی کە ئەنی مەزانین زۆرێک لە گەنجان بێکارن حەزەکەن شتێکیان هەبێ ئەوە زۆر گرنگە ڕاستی ئێمە ئێستا حالیان تقریبان سێ نەفەرین ئەم کاراکەین بەڵام ئیشەڵا لە داهاتووە توانیمان کارگەکەی بێنینە ئێرە ئەوە زۆر گرنگە بەلامانەوە کە چەند خێزانێک و چەند گەنجێکی شاری سلێمانی وڵاتەکەی خۆمان بتوانن سودبن بن لێن و
ئیسفادەیەکی لێ بکەن هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی پیشەگەریشەوە چونکە ئەم پیشەیە لێرە زۆر کەمە هەر نیشە بتوانن هیچ نەبێ فێری پیشەکە بن بتوان دوو ڕۆژی تر ببنە خاوەن کاری خۆیان لەگەل لای ئێمەش ئیش نەکەن بتوان خۆیان دوکانێکیان معاملێکی بچووکدانن ئەم کارانەی تیا بکەن بۆی سودمەند بن لێی تا چەند گرنگە گەنج وەکو جەنابەت ینی بیرۆکەی خاوەنکاریان بزانێ چی گرنگە شتێک دۆزێتەوە دەست بە تاڵدانە نیشەیە کارێک بۆ خۆی دەستەبەر کات ئەنی بەناشکوونی تا سایتر ئەوە دامەزرانوانە نییە ئەبێ خۆت هەوڵ بێ ڕاستی وەڵای گەنج دەمەوێت تۆ باسی ئەزمموی خۆت مامۆ بکەی لەو مەجاالێ بە سەرچاو گەنجی ئێستا من پێم خۆشە زیاتر ئەوەی بتوانن ئەوەی کە ئەو کەسانی کە بتوان و ئیمکانیاتیان هەبێ بگەڕێن بۆ هەر بۆن من لە شارێکی خۆتارەبی بچی بۆ هەولێر بۆن هەر شارەکانی عێراق بگەڕێسی بازارکەی سوێر شوێنە گشتەکانکەی بزانی چی ئەتوانی ئیشی تیا بکەیت چیت بەدڵە خۆت بێشکە چی قوبوڵەکات بتانی بچیت بە دوای بچیت و بە دوواداچوونی بۆ بکەیت بتانی بیکڕیت و بۆ ئیسفادەیەکی خۆت بینیتەوە لە شارەکەی خۆت بیفرۆشی هەر نەتوانی بچیتە بۆ نە وڵاتی ئێران نزیکە ئەوە تورکیا بە هەمان شێوە ئەتوانی بچی لەوێ فکرە وەرگری و بینیتەوە لە وڵاتەکەی خۆتە کاری لەسەر بکەیت و بتوانانی شتێکی جوان هەم پێشکەشی کوردستانی خۆمانێکی یەکێ لە شتە جوانانەی کە ئەوە بۆ ئەوزان ڤیدیۆکە ئامادە نییە لە گەشت و سەیران و کەمپینوانەیە دائێنێن لەسەر ئەم لەگەڵ سروشتا چونکە خۆی دارە زۆر شتێکی زۆر جوان و نمونە دەرەچێت بۆ من زیاترەوە خۆ دوتر لە کەمپینان شوێنە گەشتیاری و شوێنە تافگەیەکانە بتوانانی مێزێ لەم بابەتانە بڕازێنیتەوە هەستێکی زۆر خۆش دەبێت ڕاستە باشە باست لەوە کرد کە تۆ گەنجێک بچێ بۆ وڵاتانی دراوسێش بە بگەڕە بۆی کە فکرێکی بۆ بێ هەستە بە جیازی کردووە لە خاوەن پیشێک لێرە و لە وڵاتانی دراوسەیە بەتایشیت چونکە ئێمە لێرە ئێمە چەند پیشەیەکە زانین لە وڵاتانی تریش ینی پیشەکانمان جیاوازە ینی سام وڵاتە هاو سنوورانە ئێمە زیاتر پیشەکانمان نزیکی کردوونەتەوە لە یەکتری ئەتوانین بچین بۆ نمونە سێری دەستیانکەیان سێری بازاڕەکانیانکەین بتوانین فکرێکیان لێو وەربگرین یان بتوانین لەوێ ئیشەکە بێنینە لای خۆمان بتوانین کەسانی چواردەوری خۆمان و عیلەی خۆمان هیچ نەبێت لی سوودمەند بێت ئێمە شتێکی دیکەمان نەماگەر خۆت پێوی حەزبکە ئاماژەی پێوکی یان شتێکمان بیر چوو بێت باسی بکەین وەڵی من ڕێنمایەک بۆ خەڵکی کاتێک کە ئەمانە بەکارێنێ کە بۆی بە جوانی و بە باشی بمێنێتەوە خراپ نەبێت چی بکەشیت وەڵی ڕێنمایی من بۆ خەڵکی مشتری خۆشەویستەکان و کڕیارەکان ئەوەیە کە زیاد نەشۆرێن خۆی ئەمە داری جۆزە و بە شۆرینیش ینی تێک ناچن بڵێ هینە بن بۆ نمونە ڕەنگیانەیان هەر شتێکیانە بەڵام کەمتر بشۆرێن زیاتر بۆ نمونە بسڕێنەوە ڕەونەق و دیزاینەکان لە دەست نادن زیاتر لێرەشەوە دەستخۆشی لە ئێوەی خۆشەویستەکەم و بەڕێزەکەم بۆم دیدارە و دەستخۆشی لە ماڵ و عیلە و کەس و کار و هاوڕەکان مەکەم زۆر پشگیریم بوونا بە تایبەتی باوکم زۆر سپاسی واکەم بۆم دەرفەتە ماڵی مەنان ماڵی مەنان دەستچاو خۆش بێ بینەری عزیز ژەگەر بیانێت داوایکە لەو پێیجەوە دەتوانن بەتایشی سپاس دەکەم بێوێ سپاس بۆ بەڕێز کاک دانەر ئازاد خاوەنکار و کارسازی خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش مەمنون